زانی ڕاوێژکاری سەرۆکی هەرێم بۆ کاروباری ئێزدیەکان لە شەخانەوە لەگەڵێمە. بەڕێز خەیری، زۆر سوپاس کە ئامادەیت لەگەڵمان. سەرەتاوم پێ بڵێ زانیاریتان هەیە چەند ئێزدی لە نێو کەمپی هۆڵن؟ ئێمە تەخمینی ئەوە دەکەین کە بینی 500 تا 700 کەسیش یعنی بەناو لەو کەمپەدا هەبن، بەڵام لەبەرەوەی کەمپەکە دەرەنجامی باغۆز بوو، دەرەنجامی شەڕەکەی باغۆز بوو کە لەوێ داعشی تیرۆریست هەرەسی هێنا. ئێمە تەسەوڕ دەکەین زیاتریشە لەوێ بن، بەڵام چونکە لەوێ ناتوانن بڵێن کە ئێمە ئێزدین، بۆیە زۆر زەحمەتە داتای 100% ئێمە بڵێن ئەوەندە ئێزدی لەوێنە. بەڵام بە هەر حاڵ ینی زۆربەی هەرە زۆری ئەوانەی کە ئێستا ڕفێنراون و لە ژیاندا ماون ئێمە تەخمین دەکەین لە کەمپی هۆڵ بووینە. ناسنامەی ئەوانە شکرایە یاخود نازانن؟ بێگومان ینی ناسنامەی ئەوان ئێزدین خەڵکی مەنتیقەی شنگالن، لەوانەیە هەندێک لە شیعەش لەوێدا هەبن، ئافرەتانی شیعایان منداڵانی شیعای مەنتیقەی تلعفەری جاران کە لەگەڵ ئێزدیەکان ئەوانەش ڕفێنراون، لەوانە ئەوانەش هەبن تێدا. باشە، ئەوانەی لە کەمپی هۆڵ دەگوازرێنەوە بۆ عێراق هیچ ئێزدیەکی تێدایە؟ تا ئێستا بۆ ئێمە ئاشکرا نەبوویتەوە کە ئێزدی تێدا بێ، بەڵام ئێمە تەخمین دەکەین لەگەڵیاندا هەبن، چونکە بە هەر حاڵوکوتم ئەوانە ناتوانن دیار بکەن کە ئەوانە ناسنامەیان چییە. لەبەر هەندێ زۆر زەحمەتە و جارێ ئەوانەی کە دەگوازرێنەوە لە سووریا بۆ عێراق. بەڵێ، وێنەی کاک خەیری نەما. بەڕێز خەیری بۆزانی ڕاوێژکاری سەرۆکی هەرێمە بۆ کاروباری ئێزدیەکان لە شێخانەوە لەگەڵمانە. دەمەوێت کە باشە کاک خەیری لەگەڵمانی تفەرموو. بەڵێ، وەکوتم نازانم ئەگەر پەخش ببێ ئەوەی کە ئاخر قسەی کەوتم، ئەوانە ناتوانن ئەگەر لەگەڵ ئەو داعشانە بن کە گوازرەونەتەوە لە عێراقەوە لە سووریاوە بۆ ئەوێ بۆ عێراق، زەحمەتە ئەوانە بتوانن دەربڕین لە ناسنامەی خۆیان بکەن. چۆن ئێوە بە دوایاندا دەگەڕێن، چۆن دۆزرێنەوە؟ ئێمە برادەرمان هەن لە ڕۆژئاوا، هەروەها ئێمە وەکو نووسنگە بانگەوازێکمان بڵاو کردوتەوە، دوو سێ ژمارەی تەلەفۆنیش بڵاو کراوتەوە لەگەڵی بۆ ئەوەی کە دەیانەوێ بگەڕێنەوە یان بە پەیوەندی بەو ژمارانەوە بکەن بۆ ئەوەی بتوانن دانووسان لەگەڵیان بکەین و ڕزگار بکەین لەو دەبەرە. باشە، کەس و کاری ڕفێنراون داوای پشتیوانی لە عێراقەکەن بۆ چارەنووسی ڕۆڵەکانیان. لەسەر ئاستی فەرمی ئێوە ئەم داوایەتان لە عێراق کردووە؟ چەندین جار ئێمە دانیشتن و کۆبوونەوەشمان کردوون لەگەڵ لایەنە ئەمنیەکانی عێراق، بەڵام بەداخەوە ئەوانە لە کاتی دانووسان ینی هەموو ئامادەی خۆیان دەرەبرن بۆ ئەوەی هاوکار بن لەگەڵ ئێمە بۆ ڕزگارکردنی ئەوانەی کە هەتا تا ئێستا لەو دەبەرن لە سووریان با بڵێن یان لە کەمپی هۆڵ بووینە، بەڵام لە پراکتیکدا تا ئێستا هیچمان نەبینیوە بەداخەوە. ئەی خۆتان هەوڵەکانی خۆتان وەکو حکوومەتی هەرێم بەکوێ گەیشتووە بۆ دۆزینەوەیان؟ ئێمە هەوڵەکانمان هەر بەردەوامە. ئەو کاتێک کە داعش هەبوو ڕۆژانە پرۆسەی ڕزگارکردن هەبوو، ینی 5-6 جاری وا هەبوویە 80-90 کەس بە یەک پرۆسە ئێمە ڕزگارمان دەکردن، بەڵام پاش نەمانی داعش زۆربەی هەرە زۆری ئەوانە کەوتنە ناو ژن و ئافرەت و منداڵ و ئەوانەی کە کەس و کاری داعش بوونە ئەوانە کەوتنە کەمپی هۆڵ و کەمپی هۆڵیش لەلایەن هەسەدا ئەو کاتە پارێزوانی لێیان دەکرا. زۆر بەداخەوە ئەوانش لەگەڵ ئێمە هاوکار نەبوون بۆ ڕزگارکردنی ئەوانەی کە لە ناو کەمپەکەدان. ئێستا کەمپەکە نەما، ئێمە بە دوایان ینی دیسان لێگەڕان زەحمەتتر بووە لە جاران. بەڵێ، سپاس دەکەم بەڕێز خەیری بۆزانی، ڕاوێژکاری سەرۆکی هەرێم بۆ کاروباری ئێزدیەکان لە شێخانەوە لەگەڵمان بووی. دەستخۆش.